لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سلامەتان لەبێ خۆشحاڵمە میوارێژ گەرما و گەرمتان پێشکەش دەکەم لە تەک بابەتی ناڕزایی هاوڵاتیان بۆ داواکردنی مافەکانیان و بە تایبەتیش موچە پرسی چارەسەرکردن و دابینکردنی موچە و باشکنی گوزەرانی هاوڵاتیان دەبێتە بابەتی گفتوگۆ بە تایبەت ئەوەی کە ئایا ئەم دۆخی کە هەیە چارەسەر دەبێ یان نا. لە کوردستان کۆمەڵک پرسی ئابووری هەن کە پێویستە گفتوگۆیان لەسەر بکرێت. تازەترینیان و نوێترینیان پرسی دابەزینی بەهای دیناری عراقیشە لە بەرامبەر دۆلاری ئەمریکی. لە گەرماوگەرمی ئەم ئێوارەیەدا هەڵسەنگاندن بۆ بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان دەکەین. دکتۆر عیزەت سابر شارەزا لە بواری ئابووری لەگەڵمدایە. دکتۆر بەخێر بێت. با لە بەهای دینار و دۆلارەوە دەست پێ بکەین. بۆچی بەم شێوەیە بەهای دیناری عراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکی دابەزی؟ سپاس بۆ بەڕێزت بۆ بینەرانی خۆشەویستی گەلی کوردستان. طبعا سیاسەتی نەختینە سیاسی نەقدی لە هەموو شوێنێکی دنیا بانکی ناوەندی ئەو وڵاتە بەڕێوەیە بە بانکی ناوەندی عراقی بەرپرسە بەرامبەر بە بەهای دیناری عراقی و بە بەراورد بە گۆڕینەوەی بە دۆلاری ئەمریکی. داهاتی نەوت لە دۆلار دەسەکەوێت بە دۆلار ئەفرۆشرێت. نرخی نەوت لە بازاڕی جیهانی دابەزیوە بۆیە بڕی ئەو دۆلاری کە حکوومەتی عراق دەستێکەوێت کەمترە لە جاران کەمترە خاتە بازاڕەوە کەمترە فرۆشرێت کە کەمتری فرۆشت بڕی دۆلار لە بازاڕی عراقا کەمە بێتەوە. هەر شتێکیش لە دنیادا بڕەکەی کەم بەوە نرخەکەی گرانە بێت. ئەمە یەکێکە لە هۆکارەکان. بەڵام هۆکاری لەوە کاریگەرترەمەیە 4 ڕۆژ پێش ئێستا وەبدام ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو بوو حکوومەتی عراق بانکی ناوەندی عراقی 185 ملیۆن دۆلاری لە بانکی مرکزی بە مەزاد فرۆشتووە. 165 ملیۆن دۆلاری حواڵە بووە. یعنی نەهاتۆتە ناو عراقەوە نەچۆتە ناو بازاری عراقەوە هەتا بەهاکەی دابەزێنێت. تەنها 20 ملیۆن دۆلاری چۆتە ناو بازارەوە. ئەمە سیاسەتێکە زۆر بەداخەوە لە 2005ەوە تا ئێستا بانکی ناوەندی عراقی پیادەیەکات کۆمەڵێک لە بانک و حواڵە و بانک و سەیرەفەوەمانە سوودێکی زۆر گەورەی لێبینین. ئەم سوودە نەچۆتە خزمەتی خەڵکی عراقەوە. کەواتە هۆکاری سەرەکی کە ئەمڕۆ 128,000 تێپەڕان $200 بەرامبەر 128,000 هۆکارە سەرەکیەکەی ئەوەیە عراق هێشتا لە ژێربەندی حوتایە ئەو نۆتی کە ئەیفرۆشێت پارێم نەوتە لە نیویۆرک ئەچێتە سندوقێک و پێوترێت DFI سندوقی ئاودانکردنەوەی عراق. بانکی مرکزی عراقی کە دۆلارە فرۆشێ بۆی دینار پیاکە و موچەی خەڵکی لێبە هەر لەو بانقی ئەمریکاوە یەکسەر پارە تەحویلەکە بۆ ئەو شەریکاتانە بۆ ئەو کۆمپانیایانە بۆ ئەو خاوەن کارانەی کە چون ئەو دۆلاریان کڕیوە هەر لە ئەمریکاوە دۆلارەکە ئەچێت بۆ بانقەکانی تری وڵاتانی دنیا نایەتەوە عراق. کە نایەتەوە دۆلار لە بازار کەمە بێ دۆلار کەم بوو بەهای زۆرە بێ بەرامبەر بەوە دیناری عراقی دابەزێت. دکتۆر یەک لە سیاسەتەکانی نەخت زۆر کات وڵاتان بیل لە دابەزاندنی بەهای دراوەکەی خۆیانەکەنەوە لە پێناو دەستخستنی پارەی دیکەدا. ئەم دۆخە داراییە خراپەی کە عراقی تێدایە ناکرێت بۆ دیوایە تەماشا بکەی کە بانکی مرکزی بێ یاخود بازار بێ بە شێوەیەکی گشتی وا بکات کە بەهای دینار دابەزێنرێت حکوومەت لە ڕێگەی ئەوەوە پارێکی زۆری دیناری دەست ئەکەوێت و بۆ موچە و پرۆژەکان خەرجی کاتەوە. پرسیارێکی بەجێیە یەکێک لە سیاسەتەکان کە کورتێنانە بوو پێوتری ئەتەمویل بالتەضخم. یعنی تۆزێک هەڵاوسان لە بازارە دروستەکەی بەڵام ئەو داهاتی دەست حکوومەتی عراقەکە کەمیش نییە ها تقریبا نەتوانێت هەموو ساڵە 15% لە سەتی کورتێنانی بودجەکەی پێپڕکاتەوە 15 بۆ 20 میلیارد دۆلاری زیاتر دەست پێی وەکلەوەی هەیەی. بەڵام ئەوەگەر سیاسەتێکی حەکیمانە بانکی مرکزی و حکوومەتی عراقی پیادەی بکە کاریگەریەکی زۆر خراپی لەسەر بژێوی ژیانی خێزانی عراقی و کوردی نەبێت ئەتوانێت ئەو سیاسەتە پیادە بکە. بەڵام خراپەکەی ئەمەیە لە بانکی ناوەندی بە 190,000 دۆلارە فرۆشرێت لە بازاڕی ڕەشە لە بازاڕی دۆلارەکەی سلێمانی و هەولێر و بەغا و بەسرە بە 129,000 بنمونە. یعنی ئەمە ئەم 10,000 فەرقە لە هەموو 100 دۆلارێکە 10,000 دینار فەرق ئەم 10,000 ئەگەر بچێتە گیرفانی خەڵکەوە دەزمانی ئابووریان بە ڕێژەی چەند زیای کردووە 100 دۆلارەکە بەنزیکەی 8% بۆ 10% لەم فەرقا بۆ خەڵک نییە بۆ خەڵک بواە ئێستا نابوو بە 128,000 چونکە بۆ خەڵک نییە بە 190 یەن بە بانقەکان یەن بە سەیرەفەکان
ئەوانش لە بازاری ڕەشای دەم بە 129 بە 129 10,000 دینار لە هەموو 100 دلارێکا فەرقی هەیە. ئەم 10,000 دینارە ئەبێ حکوومەتی عراقی بی لێ بکاتەوە بچێتە گیرفانی ئەوەوە. بچێتە گیرفانی ئەوەوە و کاتە توانێت دە لە سەڵی کورتێنانی بودجە چارەسەر بکە. یەکێکە لە وەسیلەکان بۆ ئەوەی بتوانێت سەیتەرەوە هەبێ بتوانانی سەقامگیری لە دراوەکە تا پیادە بکەیت. بۆیە ئەبێ بانکی مرکزی من هەواڵێکم بیستوە ئەوە جێ خۆشحاڵیە، یعنی لە بودجەی 2021 ئەبێ بانکی مرکزی دیاری بکە 100 دلار بە چەنە. دڵنیام گۆڕانی بەسەردادێ دڵنیام لە 1990 نەخێر. ئەزانی چۆن بووە 5 ساڵ جارێک بڕیاریان داوە سماوەی 5 ماوەکانی پێشوو لە 2005 تا 2012 بە 116,800 بوو. لە دوای 16 هەتا 20 کردویانە بە 119. باشە بەڵامی سەر لە بازاری ڕاستەقینی 129. ئەم فەرقە ئەگەر دەست حکوومەت کەوێ ئەتوانێت کورتینان کەم کاتەوە توانێت بەس ئەو فەرقە بدە بە هەرێمی کوردستان بەس ئەو فەرقە بەسێتی 9 بۆ 10 تریلیۆن دینارێکە لە ساڵێک. یعنی تۆ هەموو 100 دلار لەم دۆخی ئێستاە ئەم دابەزینی بەهای دینارە لە بەرامبەر دۆلارە بۆ هەموو عراق بە قازانج ئەشکێتەوە یاخود بە زەرەر بۆ هاوڵاتیان نەگەڵ سیرفانە یاخود بۆ ئابووری هەموو عراق بۆ بژەی ژیانی هەموو خێزانەکان لە عراقا بە زەرەر ئەشکێتەوە وەک وتم چونکە ئەم فەرقە ناچێت ئەگەر خۆ بەهات باە بچوایەتە خەزێنەی بانکی مرکزی وەزارەتی دارایی عراق و قازانج هەر نەبێ 30 ڕۆژجارە توانێت موچە بە هەر نەبێ بەشە بودجێ هەرێمی کوردستانی لێدا بەس نەدەست حکوومەتی عراقەکەوێت نەدەست خەڵکی عراقەکەوێت دەست تاجرەکانی پارە ئەکەوێت کە ژمارەیان 40-50 کەسە ڕۆژانە ئەچنە مەزادی عەلەنی بانکی مرکزیەوە بە 119 کڕن بە 129 فرۆش. تێکڕای ئاستی نرخەکان بەرزەکاتەوە؟ بە دڵنیاییەوە چونکە بەشێکی زۆری هاوردەی شمەک لە هەموو دنیاوە بۆ کوردستان و بۆ عراقیش بە دۆلارە. من دوکانێکی جلوبەرگمەیەش جلوبەرگە فرۆشم بە دینارێ فرۆشم دوایە بێ بچم ئەم دینارە بیگۆڕمەوە بە دۆلار بچم لە تورکیا شتی پێبێنم. من ئەبێ 129,000 بم بۆی 100 دلاریەک بکڕم جاران 119 مەدا 120 مەدا کەواتەی 100 دلار گرانترە بۆ منی دوکاندار. کەشمەکەم هێنا لە تورکیاوە جارێکتە بیر لەوە ناکەم و بە هەمان نرخی جاران بفرۆشم بیر لەوە کەمە تۆزە گرانی کەم چونکە بڕێ قازانجەکەم کەمە بێتەوە. هەموو هەڵاوسانێک لە زەرەری دانیشتوانەکەیە لە زەرەری ئەو کەسانەیە کە موچەکەیان بە دینارە پێچەوانەکەشی ڕاست ئەوەی موچە بە دۆلار وەرەگرێ 100 دلاری ئەدا 120,000 وەرەگرتی 130,000 وەرەگرێ کەواتە لە هەموو 100 دلارێ کەواتە ئەوەی داهات و سامانەکەی بە دۆلارە قازانجەکە ئەوەی داهات و موچەکەی بە دینارە زەرەرەکە. ئەمێ دوایش لەسەر ئەم تەوەرە لێو پرسیمانی ئەم دۆخە بەم شوێوەیە بەردەوامە بێ هەر بەردەوام بەهای دینار دا ئەبەزێ یاخود لە شوێنەکە ئەوەستێنرێت یاخود پلان هەیە بۆ وەستاندنی دوو جۆر پلان هەیە یعنی بۆ یەکیانەوەی دەوڵەت خۆی ئەتوانێت جێگیریکە چۆن جێگیریەکە بۆ نمونەوەکو وەی گەوتم لە بودجەیە بنڵێ 2021 100 دلاری ئەمریکی بە 125,000 دیناری عراقیە بۆی هاوسەنگی بکە بێ حکوومەت خۆی بانقەکانیشی ئامادە بێ ئەو کارە بکە. من 100 دلارم پێ ئەچم لە بانقێکی حکوومەتی ئەڵێم ئەوە 100 دلار 125 بەرە وە دینارم پێە ئەچم لە بانقێکی حکوومەتی ئەڵم 100 دلارم بەرە ئەتوانێت جێگیریکە ئەمە پێوترە سیاسە سعر صرف ثابت لە سووریا بۆ لە لوبنان لە عێراق لەسەر ئەم پلانی لە عێراق چەندین ساڵ وا بووە لەسەرم ڕێگەی بوەست ئەم 119,000 خۆی ثابت نییە جێگیر نییە نرخە بەڵام لە بازاری ڕەشا 119,000 تەنها لە مەزادخانەی بانکی مرکزی عراقی ثابت زۆر باشە ئەگەر نا بە شوێنەکەی پێڵم بازاری دۆلارەکە لە سلێمانی لە هەولێر لە دووهۆک لە بەغا لە کۆ لە هیچ شوێنێ بە 119,000 نییە ئەمڕۆ. کێ دیارەکە خواست و خستنە ڕووی دینار و دۆلار دیارەکە دۆلار زۆر بوو لە بازارە بە هاکەی دابەزێت دۆلار کەم بوو لە بازارە بە هاکەی بەرزە بێت و جاری وایە ڕووەدا لە بینی بەسڕۆ بەغا هەولێرە فەرق زۆرە. ئەمە کو ڕێگەی یەکەم ڕێگەی دووەم ئەوەیە بەجێبێڵی بۆ بازار خواست و خستنە ڕوو نرخەکەی دیاری بکات وەک ئێستا بەشێکی وەگەستە ناڵە بانکی مرکزی شەتوانێت ئەوەی کە لە بازاڕی دراوە لە عێراقا گوزەری ئەوش بیکات لە جاتی ئەوەی نرخێک دیاری کراو بێت ئەو مەزادەی ئەو هینی کردووەوە ئەو
ناوی مەزادە ئەگەر نانرخەکە خۆی دیاریکراوە چەنە من چەنەکڕم تۆ چەنەکڕێتتر چەنەکڕێ هەمان نرخە کەوتە مەزات نەخێر ئەڵام $100 ئەم ملیۆنە دۆلارەمان هەیە کێ زیاترم باتێ ئەیدەم بەو ئەوەیە کە خواست و خستنە ڕووی درا و دیارەکە بەڵام بانکی مرکزی بە جێگیری 5 ساڵ جارێ دەستکاریەکی کردو دەستکارێکی زۆر بچووک لە تەمەنی 2005ەوە تا ئێستا 15 ساڵە دوو جار گۆڕانکاری بەسەراهێناوە گۆڕانکاریەکانی زۆر زۆر بچووک و کەم بوون ئەتوانێت هەموو ساڵە گۆڕانکاری تیا بکە ئەتوانێت 6 مانگ جارێ ئەتوانێت مانگی جارێک گۆڕانکاری تیا بکە بە پێی بڕی دینار و دۆلار لە بازاڕە. زۆر باش دکتۆر من لەسرم تەوەری هیچم نەماوە مەوێت باز لە بابەتی ناڕازایەکانی هاوڵاتیان کەین وەک ئەوەی کە موچەن یا گوزەرانیان باش نییە بە دیوەکەی دیکەیە چۆن بیر لە چارەسەر بکرێتەوە با پرسیارێکی گشتی دەست پێ بکانین وەکو ئابووری ناسێک چۆن هەسانگاندن لە ئێستادا هەم بۆ ژیانی گوزەران و موچەی خەڵک دەکەی و لە هەمان کاتە بۆ ئابووری هەرێمی کوردستانیش ناڕزایەتی فەرمانبەر و موچەخۆر حەقە ناڕزایەتی گەنجی بێکار حەقە ناڕزایەتی لەسەر نادادی و بێدادی و نەبوونی موچە و نەعەداڵەتی کۆمەڵایەتی و خراپی دۆخی ئاو و کارەبا و دۆخ و گوزەرانی خوێندن و خەستەخانە هەمووی حەق بەڵام خەڵکمان بیر نەچێ ئێستا نەزڕەیەکی وا پیشاندرا پارێزگای سلێمانی فەوزایە پارێزگای هەولێر سەقامگیرە ئەنی بە تکا ئەەکەم هەرگیز نەگاتە ئەوەی دەوڵەمەندێک و بازرگانێک ماڵی لە سلێمانیە داهات و پارەکەی لە سلێمانی کۆکردۆتۆ بچێ لە هەولێریا لە تورکیایا لە ئێران لە شوێنێکی تر پارەکەی و بەرهێنان کرد بە دڵنیاییەوە هەموو ناسەقیم گیریە کاریگەری زۆر خراپێ بێ لەسەر بۆ بەرهێنان لەسەر پرۆژە لەسەر گەشت و گوزار لەسەر کرد هەموو کەرتەکانی ئابووری هیوادارم هەموو ناڕزایەتیەک و هەموو خۆپیشاندانێک بۆ بنیادنانی ئابووریەکی پێشکەوتوو بێ نەک پێچەوانەکەی بێ ئەگەر لێبڕینەکانیشە بۆ حساب بکەم حکوومەتی هەرێم لە 2020 چوار موچەی ساڵی 2020 دابش کردو چوار موچە خۆی پێنجە 1 و 2 3 و 9 و 10 بەڵام 10 بە لێبڕینەوە 9 بە لێبڕینەوە 3 بە لێبڕینەوە جە جیازی هەیە 3 موچەونی وەرگرتووە ئەوەی 50% لێبڕن هەیە 4 موچەونی وەرگرتووە ئەوەی 90% لێبڕن بە تێکرا بە نزیکەی 4 موچەی ساڵی 2020 بە خەڵک درراوە ئەمە لە هیچ شوێنێکی دنیا قوبوڵ ناکرێت لە هیچ شوێنێکی دنیا خەڵک پێی ناژی لە هیچ شوێنێکی دنیا 12 مانگ دەوا و کەم و 4 مانگ و چەند بن و 8 مانگم نەدەن لە هیچ شوێنێک ڕووی نەداوە بۆیە خۆپیشاندانی ئاشتیانە ڕەوایە پاساوی هەیە حەقی خۆیەتی ئەم جارە شتێکی دەکەم و لایەنە ئابوووریەکەش لەبیر نەکەین چەند کارگە لە سلێمانی بەهۆی پشێویەوە دابەخرێ و لە کار بکەوێت ئەوەندەی تر گەنج بێکارە بێ و بێنانە بێ و بێپارا بێ لە ئابووری ئاڵێت بۆ بەرهێنان ترسنۆکە پارە ترسنۆکە قەت ڕوو لە شوێنێ ناکە سەقامگیری تیان نەبێ ڕوو لە شوێنێ ناکە دڵنیان نەبێ لەوەی سەروەت و سامان و پرۆژەکەی و مڵکەکەی و هەموو هینەکانی پارێزراوە بۆیە جارێکە خۆپیشاندان بەڕوا بێنم بەڵام ئەبێ و خاڵمان لەبیر نەچێ گەشەی ئابووریمان پەیوەستە بە سەقامگیری ئابووریەکەمانەوە سەرەت و سامانی هەرێمی کوردستان زۆرە زۆر و زەوەندە ژێر خاکەکەمان نەوت و غازە سەر خاکەکەمان بەردی ئاسنان وا زەوی کشت و کاڵیمان هەیە دڵنیاتەکەم بە باشی ڕێکی خێن و پلانی بۆ دانین ئەتوانین موچە دابینگەین ئەتوانین بۆ بەرهێنان بکەین گەشەی ئابووریمان پێش بخەین بەڵام ئەمانە هەمووی بە سەقامگیریەوە بەندە بە پلانێکی باشتر لە ئێستەوە بەندە ئەتوانین ئەم دۆخە تێپەڕێن بڕاستی پلانێکی باشتر سەقامگیری ئەم دوو دەستەواژێ ئەتوانن بۆ ئابووری هەرێمی کوردستان لە ئێستادا چۆن جێگەی بکەیتەوە ئایا هەردووشیمان هەیە بەدەر لە بابەتی خۆپیشاندانەکان کە چەند ڕۆژێکی خایان دەبێت زانی چۆن کارکی یوسف ئابووری و سوڕی ئابووری لە هەموو شوێنێک لە دنیاە کۆمەڵێک
پێداویستی هەیە هەمووی بەیەکەوە پلانێکی تۆکمەتدا ڕژ ئەنی سوڕیابووری تر خۆی بەڕێوە بە لە سوچێکا خەلەلێکی تێکەوت ئەو خەلەلا گوازرێتەوە بۆ هەموو کەرتەکانی یابووری و ئەم سوڕابووری و تێکەیە داهاتی نەوت لە عێراقا 30% چێ بۆ ئەم لاولاو بۆ کۆمپانیاکان و بۆ چیوانە 70% ئەچێت بۆ گیرفانی خەڵک مانگانە بۆ دەتوانیوانە هەموو مانگەسی ڕۆژجارێ بەنزیکەی موچەی خەڵکەکەی خۆیان بن بە هەر وەسیلەیەکە قەرزیان کردووە نەوتی پێشبەختیان فرۆشتووە باجیان کۆ کردوتەوە لە هەرێمی کوردستان ئەم گرێبەستنەوتیانەی کە کراوە بۆ ئەوەی زوو شەریکات بێ لەبەر ئێمە دەوڵەت نین بەشێکی زۆری بۆ شەریکاتە بێ بەداخەوە 30% بۆ خەڵکەمێنێتەوە 70% چێ بۆ کۆمپانیاکان و بۆ ئەم لاولە بۆ تورکیا و بۆ بەریتانیا و بۆ بانقەکان و بۆ ئەو شەریکاتانی کە نەوت بەرهەمهێنن خەڵکی کوردستان بەم 30% ناژی کە ناژی من حکوومەتی هەرێم دڵنیا ئەەکەم وەزارەتی سامانە سروشتیەکان دڵنیا ئەەکەم بەم جۆرە گرێبەستانە بەم حاڵی کە ئێستا هەیە بۆری نەوت کرێ لێبێ لە تورکیا کرێ لێبێ لە کوردستان کرێ لێبێ 40% داهاتی هەموو بەرمی لە نەوتێ بدەی بۆ کۆمپانیایی کە نەوتەکەی دەرهێناوە بیرە نەوتێ $10 ملیۆن تێچێتەوە 100 تیا خەرج کردبێ ئەم داهاتە چی لێ بکەی بەش ناکە کە بەش ناکە هیوادارم و وەفتێک 5-6 ڕۆژە لە بەغایە هیوادارم لەگەڵ حکوومەتی عێراق ڕێک بکەون ئێستا فەلسەفەکەی ئەمەیە حکوومەتی عێراق بۆ ئەوەی 30 ڕۆژجارێ موچەی خەڵکەکەی بە ئەو داهاتی نەوتەی کە دەستێکەوە بەشی ناکە بۆیە چی قەرزەکە کەواتە ئەمە بۆ حکوومەتی هەرێمیش ڕاستە حکوومەتی هەرێمیش بە داهاتی نەوتەکەی خۆی ناتوانێت 30 ڕۆژجارە بچە بە بۆیە بێ بچێ قەرز بکە خۆ بۆچی بۆ حکوومەتی عێراق ڕەوایە قەرز بکە بۆی موچەبە بۆ حکوومەتی هەرێمیش ڕەوایە بەس حکوومەتی هەرێم قەرزی نادنی یعنی ئەها قەرز چییە قەرزەوەیە دەستگایەکی دارایی باوەڕ پێکراو لەسەر ئاسی دنیا پارەت باتێ بڵێ بۆ ئەوەندا دەمێ فایدەی ئەوەندەیە بەو شێوەیە بێ بمدەیتەوە جارە ئەم وەسەتانە قەرز بە هیچ وڵاتێ نادەن کە بۆ موچەی بێ ئەبێ قەرز بۆ بەرهێنان بێ کەواتە وازەحە عێراق نرخی نەوت دابەزیوە خەرجەکەی زۆرتر لە داهاتەکەی ناتوانێت موچەبا بۆیە قەرزەکە مافی هەرێمیشە بچە قەرز بکە بەڵام قەرزی نێودەوڵەتی بە هەرێم نادرێت لە بەرەوەی بەشێکە لە عێراق وازەحە ئەمە بەڵام کە ناتوانێت قەرز وەرگری سوود لەو قەرزەی عێراق وەرگرەکە کە تۆش مافەت هەیە بەشی خۆتە بێتی هەیە ئیسە من ئەو یاسای کورتێنانی بودجێکە پەسەند کراوە هیچ خراپ نییە ئەزانی چیتیان نووسراوە کاکی یوسف مادەی حوتەڵێ شەریکەی سۆمۆ لەگەڵ حکوومەتی هەرێمە دانیشتنیە بکەن کۆ ببنەوە ئەو نەوتی کە ئەیفرۆشن داهاتەکەی بیخەمڵێنن بۆمان کە چەندە داهاتی گومرگەکەم بیخەمڵێنن تەنها بیخەمڵێنن ناڵێ بە تیارە بوون بێنە بۆ بەخە بیخەمڵێنە لە وەرقەیەکە بۆمان بنووسە پێمان بڵێ مانگی 11 داهاتی نەوتم ئەمەندە بوو داهاتی گومرگم ئەوەندە بووە داهاتی ناوخۆم ئەوەندە بووە ئەمە کۆی ئەو پارەیە کە من دەسم کەوتووە مافیشم هەیە 750 ملیار دینار وەرگرم لە بەغا بە پێی ئەو یاسایی کە پەسەند کراوە 2 تریلیۆن و 250 کاتە 750 ملیار دینار لە بانکە دڵنیام ئەوەی حکوومەتی هەرێم لە مانگی 11 دەستی کەوتووە خۆی دڵنیام بە پێی ئەو هێنانە لە 750 کەمترە لە وەرقەیەکە بۆی بنووسە و بی دەرێ بڵێ وەزیری دارایی عێراق ئەو نەمان پارە هەبوو باقیەکەی ئەوەندێت کایبمان کاتە بە دیوە تیۆریەکەی ئەمریکا تو ئاماژەت پێدا ڕێکوتنی نێوان هەرێمی کوردستان حکوومەتی عێراق بابەتێکی ئاسانە بەڵام پرسیارەکە زۆرجار لەسەرەوە کریانە دەوترێت ئەو گرێ و گۆڵی کە لە گرێبەستەکانی نەوتی هەرێمی کوردستاندا هەیە تەسلیمکردنی نەوت و تەسلیم نەکردنی پرسی سەرەکیە یان کەواتە بۆ ئەم جارەش ئەم پرسە سەر هەڵناداتەوە بە دڵنیایەوە ئەنجا بێ حکوومەتی هەرێمی کوردستانیش تۆزە دابەزێ حکوومەتی عێراقیش تۆزێک دابەزێ بۆی بگەنە ڕێکەوتن وەکو بۆم باس کردی خۆ ئەو داهاتی حکوومەتی هەرێم دەستی کەوتووە هەر لە اقتصادا داهات جایە قازان جایە تۆم داهاتی نەوتەکە حکوومەت دەستێکەوە خەرجی تایە خەرجی شەریکاتەکانی تەیە خەرجی چیتایە چیتایە ئەوەی لێ دەرکە ئینجا و پارەیە مێنێتەوە پێوترێ پوختەی داهات یا قازان یا شتێکی لەو بابەت
بۆ عراقیش ڕاستاوە عراقیش کەم ساڵ هەبووە لە 10 تریلیۆن دینار کەمتر زیاتر بدات بەو شەریکاتانەی کەنەوت بۆ عراق بەرهەمەهێنن ئەوەش نقطەیەکە بەڵام بۆ کووتم بە هەموو پێوەرێک دەمێکە من 5 ساڵە بێ دراسی ئەوم کردووە نەوت لە خوارد 50 دلارەوە بێ هەرگیز لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستان نییە خۆی بفرۆش بۆ هەل لەبەر ئەو سەبەبی قەرزەی بۆم باس کردی نەوت لە خوارد 50 دلارەوە بێ ئەوە قسەکەی من هاتە دی ئەوە حکوومەتی عراقا نەوت لە خوارد 50وەیە موچی پێدابین ناکرێت ئەو داهاتی لە نەوت دەستێکەوێت کەمترە لە خەرجەکەی بۆ ئەو نەوتەکە تۆ ئیفرۆشی جارێ بۆی شوێنێکی وەکو هەرێمی کوردستان ئەبێ هەرزانتر لە عراقیش بیفرۆشی چونکە منی کۆمپانیایە لە بینی ئەوەیە بم لە کوردستان نەوتەکە بکڕم یا لە عراق ئەگەر نرخەکانیان وەگێک بێ لە عراقی کڕن چکە ئەندامە لە ڕێکخراوی ئۆپێک بۆ لە کوردستانێک کڕم لە بەرەوەی هەرزانتر بمداتێ کاتێک لە کوردستانێک کڕم ئەگەر هەرزانتر بمداتێ کەواتە هەرێمی کوردستان ئەم نەوتەکە خۆی بفرۆشە بێ هەرزانتر بیفرۆشی ئەو پارەی دەستێکەوە کەمترە ئەمە یەک دوو ئەگەر داهاتی نەوتەکەی بەشی خەرجی و موچەکەی نەکرد ئەبێ بچێ قەرز بکات لەسەر ئەستۆی خۆی لەسەر شانی خۆی ئەو قەرزەشە بێ دوای خۆی بیداتەوە حکوومەتی عراق ئەڵێ هەر قەرزی هەرێمی کوردستان بیکەم من لێی مەسوول نیم بەس هەر قەرزی خۆم بیکەم لێ مەسوولم کەواتە تاکە فەرق بۆ هەرێمی کوردستان کە لە بەرژەوەندی بێ ئەمەیە خۆ نەوتی خۆ بفرۆشی عراق قەرزەکە لە دەوڵەتان و لە بانکی دەولی و ئەمانە بەشی تۆی لێ نادا ئەگەر ڕێبکەوی لەگەڵی واجبە لەسەر شانی عراق ئەو قەرزەی کەیکە لەو قەرزەش بەشی تۆی لێبە بۆ ئەوەی کورتێنانی بودجەی ماگانت بۆ پڕکات زۆر باش دکتۆر عیزەت باس لە سەقامگیری و ناسەقامگیری کرد بە بۆنەی خۆپیشاندانەوە و دەستەواژێ دروست بووە کە سلێمانی ناسەقامگیرە هەولێر سەقامگیرتە ئەمەوانەکات وە بەرهێن بڕوە پرسیارەکە لەسەر کوی ئابووری هەرێمی کوردستان ئابووری هەرێمی کوردستان سەقامگیرە کە وە بەرهێن بازرگان لەم زۆنە لەم شوێنە لەم شارە بچێتە ئەو شاری دیکە خۆی خۆ ئەمە پێبەخشیون بەداخەوە تو سەیری جیۆگرافیای هەرێمی کوردستان وڵاتانی دەوروبەری بکە ئەوە تورکایە سەیری عوملەی تورکی بکە ئەوە ئێرانە سەیری تمەنی ئێرانی بکە ئەوە سووریایە سەیری لیرەی سووری بکە کێتمە ئەم سێ وڵاتە چوار دەوری هەرێمی کوردستانیان کردووە تەسەوەر کە ئابووری ئەوانیش تا ئێستا وەکو پێویست سەقامگیر نییە نابووری سووریا سەقامگیرە چوار ئەوەندە بەهای لیرەی سووری دابەزیوە سێ ئەوەندە بەهای لیرەی تورکی دابەزیوە 5 ئەوەندە بەهای تمەنی ئێرانی یعنی تەنانەت ئابووری ئەو وڵاتانەش سەقامگیر نییە بۆیە ئەمانە بتەوێ نەتەوێت کاریگەریان لەسەر ئابووری هەرێمی کوردستانە بێ چەند عملەی ئەو وڵاتانە گۆڕانکاری خێراتیان ڕووبە ئێمە چونکە هاوردەکارین چونکە شمەکێکی زۆر لە وڵاتان ناکرین کاریگەری خراپی لەسەر ئێمەشە بێ بەڵام بەلایەنێکەمەوە وڵاتێکی وەکو دوورگیا لە ڕووی سیاسیەوە سەقامگیرترە وەک وڵاتێکی سووریا وەک وڵاتێک لەبەرەوە دراسەکان نیشمان ئابوووریەکە سەقامگیر نییە بۆیە ناتوانانی بە ئاسانی بڵێ هەرێمی کوردستان ناوچەیەکی سەقامگیرە بۆ بەرهێنا چ جای ئەوەش اینجا کێشە لە ناوخۆتا دروست ببێ اینجا خۆپیشاندەری خاوەن ماف بێت داوای مافەکەی بکە اینجا بەشێکی تری تۆ لە عراقی سەیری عراق و سەقامگیری عراقە چەند لەرزۆکە لە لەحزەیەک لە لەحزەکانە داعشە لێ پێیا بێ لە لەحزەیەکە دوو هێزی تر بە یەکدادەن بۆیە سەقامگیری سیاسی هۆکارێکی باشە بۆ سەقامگیری ئابووری سەقامگیری ئابووری هۆکارێکە بۆ هێنانی و بەرهێنان لە دەرەوە بۆ بەرهێنان لە ناوخۆدا بۆ ئەوەی هەموو کەرتەکانی ئابووریت گەشە بکە ناکرێ بە ئاسانی بڵێن ئابووری هەرێمی کوردستان زۆر زۆر سەقامگیرە وەکو بۆم باس کردی دەوڵەتەکانی دراوسێمان ئابووریان سەقامگیر نەبێ ئێمە سەقامگیر نابێ ئابووریەکەمان بەسە بێ هەوڵی بۆ بدەین بەڕاست مەبەستەکەی من زیاتر لەو بوویانی وتر لە سلێمانی ئەگەر خۆپیشاندان بێن ناسەقامگیری دروستە بێت بێکاری زیاترە بێ وە بەرهێن پارەکە ینی سەرمایە وتە ترسنۆکە سلێمانی بەجێ هێڵێت ینی کاتە بە دیوەکەی دیکە
بیر لە هێورکردنەوە بکەین بۆی وەبەرهێنان و سەرمایە گوزاری ڕووبکاتەوە شوێنانەی کە ناسەقیامگیریان بخوانەوە بینەوە پێشتر لە ڕووخۆ پیشاندانەوە خۆی چییە تۆ گرنتی بدە بە خەڵکەکەی خۆ لە کوردستانە لە 2021 کە ئیتر هەموو سی ڕۆژارێ مچیەکیان بێتەوە یەکێکە لە ڕێگەکان بۆ سەقامگیری ئابوورێک هەلی وەبەرهێنانی زیاتر و زیاتر دروستکە و گەنجەکانە ئەوانە کە هیچ کار و کەسابەتێکیان نیە هەلی کاریان بۆ بدۆزەرەوە ئەو ئاوە سەقامگیری ئابووری پێدا خۆی سەقامگیری ئابووری پێوەری هەیە پێوەەر یەکێک لەوانە ڕێژەی بێکاریە ئەنێ ڕێژەی بێکاریت گەشتە 40 و ئابووری سەقامگیر نییە یعنی چی تۆ سی لە سەتی هێزی کارە ئیشی نەبێ ئەمە چ سەقامگیریەک کەواتە بێکاری هەڵاوسان ینی تۆ کەس دڵنیان نەبێت لە سەرەوەتەکەی خۆی بەیانی قیمەتی ئەم قەڵەمەی منە بێ بەنیوە کەواتە سەقامگیری نییە بێکاری هەڵاوسان گەشەی ئابووری ڕێژەی هەژاری و ژێرخانی ئابووری ئەم پێنجتە پێوترێ سەقامگیر ئابوورێکە سەقامگیر بنیەی تەحتی ژێرخانێکی پتەوە هەبێ بێکاری و کەم بێ هەڵاوسان کەم بێ گەشەی ئابووری و ساڵانە زۆر بێ ڕێژەی هەژاریشی کەم بێ یعنی تەسەور کە ئەگەر چوارەکەی تریشە هەبێ ڕێژەی هەژاری زۆر بێ هەر سەقامگیر نییە چونکەوە نەعەدالەتی کردو لە دابشکردنی ئەو داهاتوو سامانێکە لە وڵاتەکە لە ژێرخانەکە دەست بکەین ئێمە ژێرخانمان هەیە پتەوە وەکوی تۆ ڕێژەی هەژاریمان زۆرە زۆر بە پێوەری نێودەوڵەتی ها ئەگەر نا دراسەیەک پار کراوە پار سلێمانی حەزەکەی ناوی بنێ بەم فەوزایی ئیستەیەوە کەمترین ڕێژەی هەژاری لە سلێمانی هەیە بۆ ئاگاداریت بە بەراورد بە هەولێریش بە دوهۆکیش یا لەوانەیە زۆر ئاسان نەبێ حەزمکردنی ئەمە باشە بەس بۆ باشتر داهاتەکان دابش بۆ لە سلێمانی لە 2001ەوە سلفەی عقارەت لێ بە خەڵک لە هەولێر لە 2010 دەستی پێکرد بنمونە چکە ڕێژەی هەژاری یەکێک لە بنەماکانی وی خانووی خۆتەیە بێگەننا ڕێژەکە زۆر بە خێرایی بەرزەبێتەوە لەگەڵ ئەوەشە لەگەڵ ئەو ناسەقامگیریەش ڕکەمترین ڕێژەی هەژاری لە هەر هەژدە پارێزگاکە لە سلێمانی کەمترین بووە باشە شوێنێکی وەکو سەماوەزی قار زۆرترین بووە بەڵام یەکێکە لە پێوەرەکان بۆ سەقامگیری ئابووری بۆیە ئەم جارە شتێکی دەکەمەوە ژێرخانی ئابووریمان فەرقی هەیە لەگەڵ 15 ساڵ پێشێستەیە فڕۆکەخانەمان هەیە زانکۆمان هەیە بنەمایەکی باش بۆ کشت و کاڵدانرا بەڵام هێشتا وەکو پێویست نییە نەخێر 20 ڕۆژ سنووری تورکیا و ئێرانمان لێ دابخەن نرخی شمەکەکانمان ئەوی بە 2.9 کەواتە ژێرخانی ئابووریەکەمان هێشتا پتە نییە ڕێژەی هەزاری هەیە جیاوازە لە شارێک و بە شارێکی تر گەشەی ئابووریمان هەیە کەمە بێکاری لە 2015ەوە زۆر زیادی کردووە هەڵاوسانیش بەردەوامە بەڕاستی بێکاریمان زۆرە ڕێژەی هەژاریشمان هەیە ژێرخانەی ئابووریەکەمانە بێتەوتریکەین کەتر ئەمانە ئەم پێنج بنەمایە لەسەر ئەم پێنج بنەمایە ئەتوانێ بڵێ ئابووریەکەم سەقامگیر قورسە ئەو پێنج بنەمایە بێنێتە دی بهێنینە نییە هیچ قورس نییە ئەزانی چۆن ئەم پێنجە دوانیان جێبەجێ کەسیانەکەی تریش پێ بە پێی ئەو جێبەجێ بێ تۆ گەر ژێرخانی ئابووری و پتە کرد گەشەی ئابووریەکە خێرا بێ هەلی کارە ئەگەر کاری کامە بێت طبعاً گەشەی ئابووری بە چییە بێ بۆی خەڵک ئیشکە کە خەڵک ئیشی کرد کاتە گەشەی ئابووری کاتێ دروستە بێگەر بێکاری کەم کرد بێکاری و کەم کردەوە سیاسەتێکی باشی نەختێنە دابنێت تۆزە خمیش لەگەڵێ شمەک زۆرەکەی لە بازارە کاتە بێ بە نرخێکی ئەرزانتر بێفرۆش یعنی هەمویان پەیوەستن بەیەکەوە ناتوانێت بڵێ یەک دانیانەکەم و چواریان ناکەمەوان ئەبێ هەمووی لە یەک کاتە بە یەک ئتیجاها بڕۆ بەڵێ دکتۆر ئەیزەدەم هەیە لە بەرەوکۆتایی بەرنامەکە وەگابووی ناسێگە و پرسیارە لێ بکەم یعنی هاوڵاتیان چۆن مامەڵەکەن لەم بارودۆخەدا بەهای دینار داوەزیوە لە بەرامبەر دۆلارە موچە وەکو پێویست دابەش ناکرێت ڕێکەوتن لەگەڵ بەغدایە تا ئێستا ئاسۆکەی دیار نییە ئەمانە بنەمان بۆ ئەوەی کە هاوڵاتی شتێک پارە لە گیرفانیان بێت هاوڵاتی لە هەرێمی کوردستان چۆن مامەڵە بکات لەگەڵ ئەم دۆخەدا
وڵای ئەم پاوەم نەک بە هەبوو هاوڵاتی نییە بە تەنها بوو بازرگانە بۆ دەوڵەمەندە بۆ فەقیرە بۆ معاشخۆرە بۆ کاسبە بۆ هەمووی قەت لە دنیاە یعنی یەکشت کەمە بیردۆزەی ئابوووریە ئەمە نەزەریەیە قەت هەموو هێلکەکانی خۆ مەکەر یەکسەبەتەوە قەت هەچی سەروەتە هەیە بە دینار هەڵی مەگرە قەت بە دۆلار هەڵی مەگرە با بەشێکی دینار بێ بەشێکی دۆلار بێ عملەی خۆت لەگەڵ عملەی ئەجنەبی باوەڕ پێکراو با بەشێکی هاڵتون بێگە دەوڵەمەندتری با مڵکە هەبێ موچەخۆریش داماویش دڵ نییە موچەخۆر ئەدە چوار موچەی ساڵی 2020 وەرگرتووە هەرچی پامێکی بۆ بنێرم هیچ سوودی نییە ناتوان نە ئەوەندەی هەیە بتوانێت پاشەکەوتی لێ بکە بەڵام دائیمەن لە کەم و لە زۆر هەمیشە $100 هەیە بۆ هەر سەتەکەی خەرج نەکە شتێکی لێ پاشەکەوتکەی بۆ دۆخێکی لە مەخراتر کە ڕوو تێبکایان مختصەر مفیدەکەی هەرچی تەیە بە یەک جۆر دراو نەبێ دایمە دوو دانە بێ ئەگەر دوام بوو یەکێکیان دابەزی بەرامبەر بە وەکو تای ترازۆی تر بەرزە بێت کەواتە ئەنی 2021 بکەینە بناغا سەرەتا بۆ ئابووری هەرێمی کوردستان ساڵێکی باش ئەبێت بە پێ و پێوەرانەی کە هەن بە پێ و معتەقاتانەی کە هەن یا هەموو پێوەرێک بە هەموو پێوەرێک 2021 لە 2020 باشترە بێ سەبەبی ڕئیسی یەکەمیان کۆرۆنا لە کۆتایی 19 و بە درێژایی 2020 یەخەی عالەمی گرتووە کۆرۆنا کەم بێتەوە ئەم ڤاکسینە بڵاو بێتەوە گەشەی ئابووری دروستە بێتەوە خواست لەسەر نەوت زۆرە بێ نرخی نەوت بەرزە بێتەوە داهاتی هەرێمی کوردستان و عێراق زیادەکە بۆیە بێکاری و ئەم قەیرانە بەرەو کاڵبوونەوە چێ ئەگەر بێت و حکوومەتی هێرم لەگەڵ حکوومەتی عێراق ڕێک بکەوە ئەگەر ڕێک نەکەون هیچ 2021 لە 2020 بە باشتر نابین ڕێک بکەون دۆخی هەموو عێراق سوودیە بێ ڕێک نەکەون نەخێر دکتۆر عیزەت سابیر شارەزا لە بواری ئابووری سپاس کە لە گەرما و گەرم لەگەڵمان سپاس ئێوەش سپاس بۆ بینەرانش ئێوەش خواتان لەگەڵ